بەردەوامەکەی بفوتێنێ. بینەرانی خۆشەویستی کورسان نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەم شەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین چەند ڕۆژێکە خوێنکاران لە زانکۆکانی هەرێمی کوردستان خۆنیشاندانەکەن دەربارەی داوایەکی ڕەوای خۆیان کە داوای گەڕانەوەی دەرماڵاکە لە بەرامبەردا حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیراندا لە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو بڕیاریەوەی داوەکە منحەیەک بۆ وەزارەتی خوێندنی باڵا تەرخام بکات کە بتوانێت پێداویستیەکانی خوێنکاران لە بەشەناوخۆیەکان و تەنانەت خوێنکارانی کەم دەرامەتیش پڕ بکاتەوە. خوێنکاران تا ئێستا بڕیاریان بۆ ڕوون نییە و داوا دەکەن کە خۆپشاندانەکانیان یاخود داواکانیان بگاتە شوێنی خۆی و بتوانن کە ئەو مافە بەدەست بێنن. هۆکار چییە کە خوێنکاران دەستیان کرد بە خۆپشاندان؟ خۆپشاندان بۆچی توندوتیژی لە هەندێک شوێن لێکەوتەوە؟ ئایا خوێنکاران لەگەڵ توندوتیژین لەگەڵ ئەوەن هەندێک شوێن وەکو فەرمانگەی حکومی بسووتێندرێت وەکو بارەگای حەزبی بسووتێندرێت چێ دەبێت پشتیوانی خوێنکاران بکات و خوێنکاران داواکاریان چی هەموو ئەوانە شەو لە ڕەهەند گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لا بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز زانا عەلی نوێنەری خوێنکاران لە سلێمانی لە زانکۆی سلێمانی کاک زانا بەخێر بێی هەروەها لە دهۆکەوە بەڕێز هەلەس ئەحمەد ئەندامی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان خات و هەلەس گەلک بخێر بێی و لە هەولێرەوە خات و غەمجین شاکر نوێنەری خوێنکارانی هەولێر سوپاس خات و غەمجین سوپاس بۆ تۆش کاک زانا دووبارە بەخێر بێی من بۆ من ڕوونە ئەکید لە بەروی خۆم خوێنکار بووم بەڵام ئەو داوای ئێوە لە چیەوە سەرچاوی گەر بۆچی گەیشتە خۆپشاندان گەیشتە و ئاستا کە تا ئێستا سوور بن لەسەر خۆپشاندان ینی لە چیەوە گەیشتە ئەمڕۆ؟ بەڵێ سڵاوتان لێ بێت پێشکی دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کاک زانە من ئەمەوێ یعنی دەستپێکی قسەکانم بۆ دەست پێ بکەم دۆخی تەلەبە ئەماندا خراپە کە خۆمان بینیمان ئەو خۆپشاندانە چۆن تەقیەوە ینی تەلەبە ئەگەر گوزەرانی زۆر خراپ نەبێت ئامادەنی خۆی بخاتە ژێر ئەم مەترسیاتەوە چێتە ڕیزی پێشەوەی خۆپشاندان و خۆی بخاتە بەر ئەم گازە ژهریاویە گازی فرمێشکڕێت ینی من داواکارەکانمان ڕوونەتەبان داواکاری خوێنکاران ڕوون و ئاشکرایە کە دەرماڵەیە بەڵام چی وای لێ کرد ئەم خوێنکە داواکاری ئەوە لە پڕێکا بەم شێوازە بتەقێتەوە. طبعاً کۆمەڵە چیرۆکی تراژیدی هەیە من ئێستاکە یەک بەیەکەتوانم بۆتانی باس بکەم ئەمەوێ باسی دوانی چیرۆک بکەم کە ئێستاکە بە منیان ڕاگەیان پێشەوەی بێم بۆ بەرنامەکەی جەنابێ نوێنەر یەکێک لە بەشەکانی هەندەسە پێ ڕاگەیاندم کاک زانا خوێنکارێکمان هەیە باری دارایی ئەوەندە لاوازە ئەم ئێوارەیە پیاوتین بەتەمایە موبایلەکەی خۆی بفرۆشێت بۆ ئەوی مەسەفی ئەم مانگەی پێدا بینکات ئەگەر ئێوە شتێکتان پێگرێت کەسێکە ناسنەڕی عیلاقاتی خۆکاری ئەندازیاری مەڵێ خوێنکاری بەشی ئەندازیاریە ئەوەندەی من ئاگادار بم خوێنکاری بەشی کارەبایە هەندەسەی کارەبا بڵێ تی ئەگەر پێمان کرێ شتێکی بۆ بکەین بۆیە لەم دۆخە نەجاتی بین خوێنکارمان هەیە وەکو خۆتان ئاگادار لە سۆشیال میدیاە بڵاو بۆتەوە خوێنکار قاپی هاوڕەکانی ئەشوات باشە جلی هاوڕەکانی ئەشوات بۆ ئەوەی لە پارە ئیشتراکی مانگانەی ژوورەکەیە بەشدار نەبێت و لێ خۆش بن یعنی ئەمانە کۆمەڵی چیرۆکی تراژیدین یعنی تۆ تا خۆ نەخیتە شوێنی ئەوان ناتوانانی یعنی تەوەقیعی بکەیت. بەڵێ باشە ئەم داواکاریانە تا ئێستا گەیشتۆتە کوێ بۆچی ئەوەی لێکەوتەوە کە توندوتیژی لێ بکەوتەوە فەرمانگەی حکومی مەسەلەن بارەگای حەزبی بسووتێ مەسەلەن برینداربوونی لێ بکەوێتەوە بۆچی گەیشتەوە ئاستا؟ بەڵێ خۆپشاندانەکانە واگاداری هەفتەی پێشوو دەستی پێکە سەرەتا بە شێوازێکی زۆر مەدەنی دەستی پێکرد کە ڕێک سیمای خوێنکارانی زانکۆی پێوە دیار بوو دوور بوو لە توندوتیژی ینی ئێمە سەرەتا ویستمان بە مەدەنیات دەست پێ بکەین بەڵام بەداخەوە واگاداری ئەم چەند ڕۆژەی دوایی چەندێک لایەنی سیاسی دەستیان خستاندە ناو خۆپشاندانەکە سوارشەپۆلی ناڕەزایی خوێنکاران بوون بۆ مەرامی سیاسی خۆیان بەکاریان هێنا کە مەتوانم بڵێم ئەم خۆپشاندان و ئەو ڕەوای ئەو داواکاری ئەمەی تێگە یعنی توانم بڵێم لێی تێکەین ئێستا هەستەکەن مەترسێک دروست بۆ لەسەر بەتەکید ئێمە ینی خوێنکارانمان ئاگادار کردەوە کە خەریکە خوێنکاران خۆپشاندانەکە سیمای خوێنکارانی زانکۆ لە دەستەیەت سووتاندنی بینای حکومی تێکەوە وەکو ئاگادارین من ئەپرسم خوێنکار چۆن دەتوانێت کتێبخانەی گشتی بسووتێنێت وەکو ئاگادارین لە چەند ڕۆژی ڕابردووە کتێبخانەی گشتی پیرەمەرگ سووتاکە ئەمە بە هەموو شێوەیەک دووگرێت لە ئاکاری خوێنکارانی زانکۆ یعنی من دەتوانم بڵێم لە سەرەتای خۆپشاندانەکان زۆر بە باشی دەستی پێگرت بەڵام بەداخەوە لەم ئاخیرە توندوتیژی تێکەوت و من ڕووی دەمەکەمە هێزە ئەمریکان پیان دەڵێم ئێمە هەموو کەسوکاری یەکترین من پیان دەڵێم خوێنکارێک کە گوزەرانی زۆر خراپ نەبێت
ئامادەیە خۆی بخاتە ژێر هەموو مەترسیاتەوە یعنی من خوێنکارە زانم کاک زانە من خۆم دوێنێ و ینی ڕۆژی چوارشەمە و سێشەمەش لە خۆپیشاندانەکەی بەشدار بووم هەر لە هینی ڕزی پێشەوە بووم خوێنکاری وای تیا بوو بە هیچ شێوەیەک لە گولەی پلاستیکی و لە گازی فەرمیێڕێژ ناگەڕایەوە ئەم پرسیارە لە مێشما دروست بوو باشە بێ ئەم خوێنکارانە لە چی گوزەرانێکا بن کە ئەوەندە ئازاو نەپەرستن لە هیچ شتێ نەترسون لە هیچ شتێ نەگەڕێنەوە یعنی تا خۆ نەخەیتە عینەیتە بەرچاوی خۆت خوێنکارێک بۆ 100,000 ئاواکات ئەوێ گوزەرانی چۆن بێت کاک زانە بەڵام بۆچی گەیشتە گولەی پلاستیکی و غازی فرمێسکڕێژوانە پێتوانی مەسەلەن خوێنکار وەک خۆت وتت لە ڕۆژان یەکە ماسیمایکی ئەوەندە جوانی هەبوو زۆر کەس لە سۆشیال میدیای نووسی حەزمە کرد خوێنکاری زانکۆ بوومایە و لەناو خۆپیشاندانە بوومایە من پێم وایە کۆمەڵێک لایەنی تر سوارشەپۆلی ناڕەزایی خوێنکاران بوون بۆ مەساڵحی خۆیان بەکار یعنی دروستتر بڵێم ئێوە هێزانمنیەکان بە دوژبنی خۆتان نەزان هەمومان کە سوکاری یەکترین یعنی بەداخەوەی تونند و تیژانەی کە بینیمان جێگەی داخ و نیگەرانی بوو ینی ئەم چی هێزە ئەمریکان چی خوێنکاران هەمومان کە سوکاری یەکترین هەمومان لەم شارەیە پێکەوەشین ئەوش ڕەنگە گەنجێک بێ و بەتەکید یعنی من سەرەتا ڕوودەمەکەمە هێزە ئەمریکان تکایە بە هیچ تونند و تێژی دژی خوێنکاران بەکارمەێنن ئێمە هەمومان کە سوکاری یەکترین خوێنکارەکە گوزەرانی سۆر خراپ نەبێت ئامادە نیم چێتە سەر جادە و جادە بگرێت هەرچەندە من کتێبینیم لەسەر و خاڵاشەیە جادەگرتن یعنی من پەیامی دۆم بۆ خوێنکارانە گرتنی جادە بە هیچ شێوەیەک لە ئاکاری ڕەوشت توی خوێنکارن ئیزانکۆ ناوەشێتەوە یعنی من لە پۆستێکمان لە فەیسبوک بڵاوم کردەوە من تەنها سەرەتا پێیان وتم کە ڕێگەی ڕاپەڕی نزیک زانکۆی ئەمریکی ئیزعافێک نەخۆشی تیاوە بۆ هۆی گرتنی جادەکەەوە ئەم نەخۆشە گیانی لەدەستداوە تەمام من لەسەرەوە پێیان وتم و ئاگاداریان کردمەوە من دڵنیان لەم کە هەواڵەکە ڕاستەیانە بەڵام گریمان ئەم هەواڵە ڕاستیش نیێت بۆ هەموو کاتێ ئەگەری ڕوودانیم حاڵەتە هەیە تۆ بەگرتنی جادە ژیانی خەڵکی ترەخیتە مەترسیەوە ژیان و کەسابەتی خەڵک لە کارهێنەکەی ئەوەستیانی دوۆنە ڕەنگە ئەو پەیامە نەگاتە حکوومەت و ڕەنگە هەر خەڵکی هەژار و کاسب زیانمان بێت ڕۆژ پێم وتن ینی سەرەتا سیمای خۆپیشاندانەکە زۆر جوان بوو ئەم خۆپیشاندانە جیاواز بوو لە خۆپیشاندانەکانی پێشوو چونکە ئەم خۆپیشاندان لەلایەن خوێنکارانی زانکۆوە کرابوو کاتوانە بڵێم بەژمێنەترین جیلی ئەم کۆمەڵگایە ئێستا دوایی باسی ئەوە ئەکەین کە ئەم ناڕازایەتیە چۆن لە پڕێکە دەستی پێکرد بەڵام بەداخەوە دواتر ئیتر ئەوە وەکوتم هەندێک لایانی سیاسی دەستیان هەندێک دیمەنیش بڵاو بۆ کاکزانە مەسەلەن ئەبینی کەسێک زۆر بە نامرۆڤانە ئازاری پۆلیسی چالە شەمەدانەکانەدا ئەوە جگەلەوە هەندی دیمەنیش هەبوو کە دوایی مەسەلەن خۆشمیشێک بووم لەوانەیە ئیدانەمان زۆر بین لە سوۆشیال مەسەلەن وای هات هێزەمنیەکانیش لە هەندێک حاڵەتە ئازاری خوێنکار بدەن بەڵێ با سەرەتا باسی و دیمانە بکەین کە پۆلیسەکە بە شەق لەسەری خوێنکارەکەیە یعنی ئەمەیان زیاتر کاریگەرترە بەڕای من تامان هەموو ڕووداوانەی کە بینیمان جێگەی داخۆنی گەرانەیە ئەو تونند و تیژانەی کە بینیمان دواتریش بینیمان بەڵێ هەندێک خۆپیشاندەر لە هێزە ئەمریکانەیە ئەمە ئەگەر خوێنکاری زانکۆ بنیانە باش دیمە جێگەی نیگەرانیە و من پێم وایە ئەمە لە پەیامی خوێنکاران کەمەکاتەوە ینی ئەمە واگات ئەو پەیامەی کە هەمانە دەرماڵەیە داواکاری تریشمان هەیە دواتر باسییانەکەین لەم پەیامە کەمەکاتەوە بەڵێتر ئەم ڕووداوانەی کە ڕووداوە پێم وتی جێگەی نیگەرانیمانە ینی من داوا لە خوێنکارانەکەم دوورم لە توندوتیژی بۆی پەیامەکەمان جوانتر بگات خۆشت خوێنکاری لەناو زانکۆی بەڵێ من خۆم خوێنکاری زانکۆم بۆ خوێنکاری داخلیشم ینی من ئەمە ئێستا باسی معانات و کێشەکانی تەلەبی داخلیتان بۆ بکەم کە من لۆ پێم وایە زۆرینەی ئەو خۆپیشاندەرانە پێکاتی خۆپیشاندەرەکان زیاتر بریتیم لە خوێنکارانی داخلی بۆچی چکۆز ئەوان زیاتر معاناتیان هەیە شش کەس لە ژوورێکە ئامێنێتەوە لە داخلیە زۆر جا کێشەی ئاو کارەبەیان هەیە کێشەی خەدەمیان هەیە ینی ئەمە واکە ئەم ئازاری کە لە ناخی خوێنکارە پەنگ بخواتەوە وەک بینیمان چۆن لە هەفتەی داهاتوە تەقیەوە بەڵێ زۆر باشە کاک دکتۆر زانە خاتو هەڵە سلااوت لێبێ ئێوە بەپێی بە دوواداچوونەکانتان گەیشتون بە چ دەرەنجامێک دەربارەی ئەو داوەڕەوایی خوێنکاران لە زانکۆکانی هەرێمی کوردستان وەکەوەی کاکزانە لێرە میوان وەکو خوێنکارێک داواکە کە دەستی سیاسیان کەسێک کە مەرامی هەبێت مەسەلەن وەکو ئەو جملەی ئەو ترە لە کەوانەیە کە سواری شەپۆلی ناڕزایی خوێنکار بێت چکۆیان داوایەکی ڕەوایان هەیە و کە دەرماڵەیە و داواژە چێکەکەن داوا لە حکوومەتەکەن ئێوەکو پەرلەمانتار وەکو ئەندامی لیژنە تا چەند بە دوواداچوونتان کردووە و دوا خەڵ گەیشتون بەچی بەڕێستان دەلیبێ هەربەت جلسا پەرلەمانیدا دیماهێک دانیشتنا پەرلەمانیدا بڕیار هاتە دان کۆ لە جنەیەکە بە دوواداچوونێ بێتە پێکینان بۆ بە دوواداچوونە ئەو تونندوتیژیە هاتیە بکارئینانش لای هێزت ئەمنی بە
ده حق قوتابیت هاتین سرجاده کو دخوازا ساده ترین و بچیکترین مافی خود کن کو اوجی مافی دانا در مالای کو اوه پرینماین 2014 ورد تانه 7 سال هاتین راگرتن بريارك انجمن وزيران اف حق قطابيان جي بي باهر بويا برهنده كومبونا برلماني دا بريار هادا دان لجنه بيتا بكينانش ولجنا نافخود قال لجنا پرورده و خاندنا بلند البرلمان كردستاني لجهه داخله لجنهات يا بكينان وك معارضه ام بجدار نكري ندفي لجنه دا افرجنا هني بو هنديه بزانن راستيا او كرتا فيديوهات هاتينا بلاوكرنو او تندو تيجيا هاتيا بخار اينان در حق وان قطابيان و خيندكاران دا دم هاتينا سرجاده كو راستي دفما خاتو ولس ببوره بوي دنجي برستان بباشتر بقاتي اما قرفتي شي بتوشي تكنيكي هي من اسم لاو نوێنەری خوێنکارانی هەولێر دوایە گەڕین لای بەڕێز دوای لەگەڵ هاوکارانەوە گرفتە چارەسەرەکەن خاتو غەمگین ئێوە لە هەولێر وەکو خوێنکاران ینی لە چیەوە دەستان پێکرد ئێوە شەمان معاناتان هەیە و بۆچی هەندێک جار گەیشتەوەی تایتڵەکان لە بری داوەڕەوەکانی خوێنکاران کەوتە سەرەوەی کە لیژنە پێک بێ بۆ توندوتیژی و بۆ بەدواداچوونی توندوتیژی بێگومان هەولێریش وەک تەواوی شارەکانی تری کوردستان خوێندکارانیان مەعاناتێکی زۆریان هەیە لە بارودۆخ و گوزەرانێکی سەختدا دەژین کە وای کردووە ئەوەی لە ناخیاندا پەنگ بخواتەوە و بارودۆخ گوزەرانیان وا بکات کە برژێنە سەر شەقامەکان و داوای مافیڕەوای خۆیان بکەن بەڵام ئەوەی دەبینرێت بە شێوەیەکی زۆر مەدەنیانە خوێندکاران هاتوونەتە سەر شەقامەکان و داواکاریەکان داوایەکی ڕەوایە ئێمە وەک خوێندکاران پاڵپشتیەکی تەواوی داواڕەوەکانیان دەکەین و لەگەڵ یانین بە هەموو شێوەیەک و ئەوەی ڕوژ دەدات کە گێرە شێوێنی ئۆشتانە ئێمە دڵنیایی دەدەین لەوەی کە ئەو گێرە شوێنیە لە هەڵسکەوتی خوێنکار و کەسی ڕۆشنبیر ناوەشێتەوە و ڕەهەندێکی سیاسی لە پشتەوەیە و دەستی سیاسی تێکەڵ دەکرێت ئەگەر هیچ خوێندکارێک لەگەڵ ئەوەدا نییە توێندی توژی ڕووبدات و خوێندکار ئەگەر بارودۆخی گوزەرانی خراپ نەبێت ئامادە نییە بێتە سەر شەقامەکان و داوای مافیڕەوای خۆی بکات. بەڵێ ئێوە وەکو ئەوەی کە نوێنەری خوێنکاران و خۆشت خوێنکاریت مەسەلەن زیاتر معاناتەکان ینی هاو معاناتن لەگەڵ ئەوەی خوێنکارانی بەشە ناو خۆیەکان لە سلێمانی یاخود معاناتەکانی ئێوە زۆرێکی ترە. مەحاناتەکان زۆرن گەر باسی بکەین ئێمە نمونەی بەرچاو دەبینین خوێندکار هەیە لە داخلی 5,000 لە بەرکیدا نیە ئەوە شتێکی ڕوونە کە دەتوانین باسی بکەین یاخود جینگەی لەبار نییە بۆ خوێندن دەبینین لە نێو داخلیەکان لە ژوورێکدا زیاتر لە 3 بۆ 4 کەس دەمێنێتەوە یاخود خزمەت گوزاریەکی وان نییە سەرەڕای ئەوە نەبوونی دەرماڵا کە هۆکارێکی زۆر گەورەیە کە خوێندکار نەتوانێت بژێوی ژیانی خۆی دابین بکات دەبێ ئەمە بیر لەوە بکەینەوە بزانین کە خوێندکار هەیە باوکی کرێکارە خوێندکار هەیە کە لە داخلیە ناتوانێت بگەڕێتەوە شارەکەی خۆی کە ئەمانە هەموو کێشە دروست دەکات یاخود خوێندکارێک کە بزانێت خانەوادەکەی داهاتێکی وای نییە لە هەمان کاتدا خۆشی شتێکی وای پێ نییە مەلزەمەیەکی ساخ بکات باری گوزەرانی تەواو نیە ناتوانێت فۆکس بخاتە سەر خوێندنەکەی لەو حالەتەدا دەبینین کێشە دروست دەبێت و پێویستە بێت داوای مافی خۆی بکات ئێمە وەک خوێندکاران زانیمان ئیتر کە پێویستە داوای مافیڕەوای خۆمان بکرێت و بە پێویستمان زانی کە داوای مافیڕەوای خۆمان بکەین و ئەوە مافەش کە داوا دەکرێت لە ڕێگای خۆپیشاندانەوەیەوە لە چەند ڕۆژی ڕابردوودا بینیمان وەک سەردەم شارەکانی تری کوردستان ڕژانە سەر شەقامەکان بۆ داواکردنی مافیڕەوای خۆمان و بەڵام لێرەدا شتێک تەبینی دەکرێت دەبینین کە توێندوتیژی تێکەوتێتەوە کە ئەمە لە هەڵسکەوتی خوێندکار ناوەشێتەوە و لە هەمان کاتدا من دەمەوێت ئاماژە بە شتێکی تر بکەم ئەو شەپۆلی ناڕەزاییە ناوەستێت بەردەوام دەبێت ئەگەر هەر بەو جۆرە بمێنێتەوە چونکە با دەرماڵەش بگەڕێتەوە ئەیتی دوای تەواوکردنی خوێندن بە هەمان شێوە شەپۆلێکی تری ناڕەزایی دروست دەبێت بۆی دامەزراندن دەکرێت لەو کاتەدا دابینکردنی هەلیکار بۆ بەڵێ باشە خات و غەمگین ینی پرسیارێک هەیە بەڕاستی مەسەلەن هەندێک جار لە خۆپیشاندانەکان ڕێگاگرتن و ئەوانە پێت وایە ئەمە هیچ فشارێکی ئەوتۆ بێ بۆ سەر حکومەت لە کاتێکدا کە ڕەنگە ژیانی هەزاران خەڵکی کاسب و ڕەنگە نەخۆش و ڕەنگە خەڵکی کەس ژیانی ئاسایی خۆی بەڕێ دەکا و ڕۆژە تووشی قەرەباڵغی و زدحام و
ئەوە ببێت لەسەر ڕێگاکان ینی پێتوانێ میکانیزمێکی تر هەبێت کە بتوانن دەنجی دلێری خوێنکارانە بگەن بە حکوومەت. ئێمە وەک خوێنکاران لەگەڵ هیچ توندی توژیەک و گرتنی شەقامەکان دانین وە پێمان بەدەدی پێمان جوان نەبوو کە ئەو خۆپیشاندانانە بگواسترێتەوە سەرجادەکان چونکە ئێمە ئەگەر بتوانین لە بەردەم زانکۆکان لە بەردەم وەزارەتی خوێندنی باڵەداوای مافەکانی خۆمان بکەین زۆر گونجاوترێ لەوەی بچین ژیانی ئاسایی خەڵک ڕابگرین. ئێمە تینێکین تینێکی ڕۆشنبیرین تینی خوێنکارانین بە هەموو شێوەیەک لەگەڵ ئەوەداین ژینگەیەکی ئارام هەبێت. تینی خوێنکار تینێکی ڕۆشنبیرە چاوەڕێ ئەوەی لێ دەکرێت کە نەوەی دوار ڕۆژە کاروباری چاک بکات نەک ئەوەی ژیانی گوزەرانی خەڵک ڕابگرێت و ئەکیدیش بن لەوەی کە هیچ خوێندکارێک لەگەڵ ئەوەدا نییە هیچ کەسێک بخاتە ناڕەحەتیەوە و ئەوەی دروستیش دەبێت و ئەو گرژیانە هیچ پەیوەندیەکی بە مافی ڕەوای خوێندکارەوە نییە و خوێندکار لەگەڵ ئەوەدا نییە. باش ئەگەر ڕێمەولات خات و هەڵەس ئەگەر گرفتەکە چارەسەر بوو بێ ببوورە ئەگەر پەیامەکەت تەواو بکەیت بەسەلەن ئێوە بۆچی گەیشتۆتە ئەوەی کە لیژنە پێک بێنن لەسەر توند و تیژەکان خەریکە داواکە ون دەبێ داوا ئەساسیەکە ون دەبێ. گەل هەندێدا ئەویدە پێشنیازە بڕیارێکە هاتیە پێشکەشکردن کواف پێشنیازە بڕیارێ خاندنا دوێ بۆ بێتەکردنێ و خاندنا ئێکل پەرلەمانی بێتەکردنێ بڕیار دەربچتە مەزاختنە دەرماڵا یانە بێژین هەڵوەشاندنە بڕیارە 2014 بڕیارە 10 کو ئەوێ بڕیارێ دەرماڵت قوتابیان یەت ڕاگرتین ئەف پێشنیازە بڕیارە ژیش لای 27 پەرلەمانتارە هاتیە پێشکەشکردن. هەروسا یاداشتێکا دیتر کو پتر حزبت دەسەڵاتێ تێدا یانە بێژین فراکسیونên دەسەڵاتەیە پێشکەشکردی یاداشتا لجنا پەروەردەیە کو هەفتێ و ئێک پەرلەمانتارە پاڵپشتیا خوا کردی بۆ داخوازت ڕەوایت قوتابیان کو داخوازیا هەردوو وەزیرە بێتەکردن وەزیرێ دارایی گەل وەزیرێ خاندنا باڵا بێنە هۆڵا پەرلەمانی بۆ مناقەشەکردنا ئایا بۆچی حکوومەت تشیاندا نییە یان دەسەڵاتەوەیدا نینە ئەڤی پارێهەنێ بۆ قوتابیان مەزێختن و سەرفکەتن لێ ئەس بێژم gelek hêvî û xwezî servan ya daşta naîne Pêkînan çunkî girêdayê desteya serokatiya perlemanî kaniyaya desteya serokatiya perlemanî dê çend şêt fişarên hikûmetê ketkin ku bi zîtirîn wext van layenê peywendîtar bîn tet navxola perlemanî da me wek perlemantarêt endamê li cina perwerdê û xandina bala daxwaz kir wezîrê navxwe jî bêtin çunkî ew tundû tîjiya هاتیە بکارئینان دژی قوتابی و خوێندکارە هیچ شێوەیەکی مەقبول نینە دژی یاسای ژمارە 11 2010 کل یاسای ڕێکخستنە خۆپیشاندانە پەرلەمانی کوردستانی چووی ئەم دژی vê tund û tîjiyê bûyne berhindê me daxwaza sê wezîra kirî ku bêne perlemanî da wekî lêpirsînekê li wan bêtekirinê yan danûstandinê ser vê arîşa henê bêtekirinê diyare jî hikûmet geleka ya sara hikûmet ya به هەڵویست بووە دەرحەقێوان داخوازیێتوان قوتابیەت هەنێدا بەر هەندێژی ئەس دوپاتێ سەر هەندێت کەم کو قوتابی داخوازە مافت خۆ بکەن یان ئەبێژین ڕادەستی وی بڕیارێ نەبن ئەو بڕیارە ئەنجومەنێ وەزیران دەرەخاندی کو دێ هەندێک پارە وەک هاوکاری بۆ قوتابیا هێنە پێشکەشکردن چونکە ئەف هاوکاریە نابتە دەرماڵە برهنده قطبی یه مافداره و امدگل وان داینت چت هولا پرلمانی دا بتن چت لجنب خوب خدا بتن یعنی حتی اگر خواست سر جادی جید گلوان داخوازت روایت قطبیا و خویندکارا بین کو بریار سر دا بشکرن و خرج کرن در مالای بتن قطبی افروکه شند مازنتره گورتره کو راضی بتنه هاوکاریه که هاوکاری خوب مشروعه که پروژه خیرخوازی نینه اوی پارید خیر بده تا قطابیان بلکه قطابیه هی دولمند جی قطابیه هی کم درآمد جی مافیویه دیف بریارا 2008 اف در مال هنی بو قطابیان بیت مزخت بله خات ولا زو بریاری حکومت او حکومت بریاری دا کمن حق دات وزارت خوێنی بالا بۆی بتوانێت دەستگیرۆی خوێنکاران بکە ئێوە تا چەند بە دوواداچوونتان کردو ئەم بڕیارە بە دەقیقی زۆر ورد و ڕوون نییە ینی ئێوە بەچی گەیشتن وەکو ئەندامی پەرلەمان هەمان ڕۆژە بڕیار دەرچووی وەزیرە کاروبارên پەرلەمانی بۆ کاروبارên پەرلەمانی دکتۆرا ڤاڵا ئەتناف کۆمبوونا پەرلەمانی دا بووە ئەوش کۆمبوونا ئەنجومەنێ وەزیران هات بوو
مدا خاص کر کو زانیاریا وردکاریار سروی بریاره بو پرلمانتارا پیشکیش بکتن لی سروکا پرلمانی اویدینه بو برهف نبو کوری که بدتا وزیر کاروبار پرلمانی وزیر کاروبار هرمی بو پرلمان کردستان اوی رون کرنه بدتن تمو مجیکا هیل سروی بریاره هنه آیا مبلغ چنده کجمه چنده دو آلیت و میکانیزم دابش کرنا وان پارا سه آیا قطابی اول اف تندو تیجیه برانبریوانه هاتیه بکار اینان درازی بینم وی بریاره انجمن وزیران چونکی دیاره اف بریاره هنه نه بریاره دانا درمالای و خرج کرنا درمالای و کمترین داخازیا وان قطابی و خیندکارن خو پیشاندار اوه خرج کرنا درمالای اوه نه درمالای اوه هاوکاریه آیا برا پاره هاتیه تحدید کرن و سنوردار کرن اف برا پاره چنده اوه جیا دیار نینه او رو روژا دویه السر درکتنا وی بریاره تانو هو نه راگهاندن آگهلی هیا نمک وک پرلمانتار و اندامت لجنا پرورده خوندنا بالا ما آگهلی هیا نه پرلمانتارن دیتر طولا پرلمانی و وردکاری وی بریاره نه هاتین راگهاندن بر هندجی دیت نامن اف دانوان جور بریارا خاصة قطابی و داخازت قطابی بنای تجربه جگرن بله خاتولز اگر مولات ببوره کاک زانا يعني او برياري حكومتها بو يعني بدن جو هاتنيك هبو او بو بمايد الخوشي زور كس ك مثلا اگر برياري قرانه ويدر ماله بيان ميكانيزم شي تربه ايو تاسن وردكاري او بريارتان بيجيشتو راي خوينكارا لسرمتيا كاك زانا جان در مال ام قراري كحكومه دايتي بيش برچاوي امرونيه نازانين قرارات شونه برچاو مارونيه هوني ما بيسمعنا لهم محنيه كترخانه كريك يا كم وبشنا خويا كان دوامينيش بو بركنوي كم كوركاني بشنا خويا كان يعني ناو بشن زغل لو بشنا خويا كانش كم كوريان بالتاكيد يعني او كم كوري لبشنا خويا كان يا سامن كبوتي باسكم بس ساعات يقدو ساعات باز ناكرت اما انا كم كوري منصوره يعني او ذا كم كوري زي ما داس مال داخلي شوردو يعني شاس كاش لزوريا كامينيتو من دو ساڵە هاوارەکەین وەکو نوێنەرەتی خوێنکاران ئەڵێ داخلی بەشی ئەم هەموو تەلەبێ ناکات توانای هەڵگرتنی ئەم هەموو خوێنکارەی نییە یان عەدەدی وەرگرتنی خوێنکار کەمکەنەوە یان بینای تازە بگرن بۆ خوێنکار گوێمان لێ نەگیرەوە یعنی من سەراحەتەن ئەمەوێ بڵێم دەستخۆشی لە تاک بەتاکی ئەو خوێنکاران کەم کاستان بەم خۆپشاندانە دەستیمان دوێ نەکوشم بەجدیمان چونکە من 2 ساڵ پێش ئێستا داوامان کردو گوێمان لێ ناگیرێت یعنی ئەم بڕەپارێکی ئێستاش تەرخان کراوە بۆ داخلیەکان بە هەوڵ و هیمەتی ئەم خۆپشاندەرانە بوو ئەمان نیان کردایە بەڕاستی ناکرێت يعني من برسم لحكومة ولا لاني في ودي دار بوتا يا أمر باري ترخان نكراوه يعني نيا نزاني كخوين دبشنا خويا كم كوري هي نيا نزاني داخل خوين كاري داخلي لتشن معاناتك هي بو نيا كردو يعني من بجدي مكاك زانا لم بلاطي هتاكو دنجي نارازي دار نبريد هتاكو نجي تسرجات وخوب شاندانا كاس جولة ناقرت يعني من حتى بنيم لسر أوا هي كجادة قرتنو توندو تيجي بالتأكيد إما دوري إما لقال أوا يعني إنه دعواشة كي نكرت بەڵام بەجدیمە ینی تاکو نەگاتە خۆپشاندان تاکو دەنگی ناڕازی نەتەقێتەوە کەس جۆ لێ ناگرێت ینی ئەمە داوامان لە سەرۆکاتی زانکۆی سلێمانی کردووە ئەوانیش تویان ئەمە لە سەلاحەتی ئێمە ینی ئێمەش کتاب بەرز دەکەینەوە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ وەزارەتی دارایی کە ئەومان جوانمان لێ نەجێڕن ئێمە بڵێن چی ئەمە جوابی سەرۆکاتی زانکۆی سلێمانی بێتفاقی ڕاستەکەن ئەوە سەلاحەتی پارە سەرفکردنیان نییە کتاب بەرز کراوەتەوە بەڵام لایانی پەیوەندیدار چی وەزارەتی دارایی چی وەزارەتی خوێندنی باڵا تا ئێستا بەدەم و داواکاریانەوە نەهاتوون وەزارەتی خوێندنی باڵا لە ئێمە ئامادەین و نووسراومان کردو ئەمیش بەرزەکە وەزارەتی دارایی ینی لە بەشدار بێ بەڵام لەبەرەوەی قەرارەکەی حکومەت بۆ ئانیش ڕوون نەبوو نانویست بەشداری بەرنامەکە بکەن ینی ئێستا ئەمە بەرچاومان ڕوونێ نازانین ئەم میحنەی هەندێک تەلە باڵێن ئەمە حکومەت خێرمان پێەکە بیرفع ڕاستی شەکەن ینی ئێمە نازانین ئەم میکانیزمان پارەیە چۆن داواشەکرێت هیچ میکانیزمێکی مەسەلەن ئێستا کۆمەڵی خەڵکی یان کۆمەڵی خوێنکاری پێنیگەرانەکەن کە 130,000 دینارە ئەمانە بەتەکید ئەمە من تەفاسیلی نازانم و نازانم چۆنە چکە تا ئێستا هیچمان پێ نەوتراوە بەڵام هەر چۆنێک بێت ئەمە لە ئاس چاوەڕوانی خوێنکارانی و بڕۆناکەم هیچ خوێنکارە قەنەعەت و ڕای بەمە هەبێت ئەگەر بڕیارێک بدرێت کاکزانە مەسەلەن بۆ خوێنکارانی کەم دەرامەتیان لانی کەمە خوێنکارانی لە بەشە ناو خۆیەکانن تا چەند مەسەلەن ئەوە بێ بە پاڵ پشتێک بۆ چارەسەرزانە من لەو بڕوایم ئەمە کێشەکان چارەسەر نەکات چونکە خوێنکار سومعە و کەرامەتی خۆی خۆشەوێت تو بەم قەرارە هەڵەستی کۆمەڵە خوێنکار بە ناوی خوێنکارانی کەم دەرامەتەوە جیاکەیتەوە لە خوێنکارەکانی تر خوێنکاریش ینی کەرامەتی خۆی خۆشەوێت ئامادەنی خۆی بخاتە ئەو لیستەوە بە ناوی خوێنکارانی کەم دەرامەت بەڵام خۆ هەژاری عیب نییە هەمان هەژار بوو بەتەکید من بتومە هەموو خوێنکارێک مافی خۆیەتی دەرماڵە وەرگێت
یعنی من ئەمێ باسی وکەم لە 2014 کە دەرماڵی خوێنکاران بردرا بە بیانووی قەیرانی دارایی و شەڕی داعش و دواتریش کۆرۆنای بەسەرهاو بەڵام ئێستا هیچێکێ لەم هۆکارانە نەنەوە کە بیانوو با بە حکومەتی هەرێم لە دەرماڵە ببڕێت خاستان ئێمە ئاگادارین ڕۆژ بە ڕۆژ سعینەوە لە بەرزبوونەوەیە یعنی من نەپرسم منێکی خوێنکاری زانکۆ کە خۆ من 6 ساڵە لە جامیعە خوێنم تا ئێستا 1 دینار مستەفید نەبووم لە حکومەتە بۆ ئەی من ڕۆڵی ئەم وڵاتە نیم ینی بۆ کۆمەڵێک کەس دوو معاش و سێ معاش وەرەگرن کۆمەڵێک کەس مناڵە مەسئولانی سیاری ئاخر مۆدێل و باشی خەیاڵی وەرگن بۆچی ئەمە مستەفید نەبین یعنی ئەتوانم بڵێم بەژمەینەترین جیل لەم کۆمەلگایە خوێنکاری زانکۆیە کازانە تۆ بیخەرە بەر چاوی خۆ خوێنکاری زانکۆیت ماڵەوەتان کەم دەرامەتن ئیتر بەخێوەکەری خێزانتان کە باوکتە دەست کورتە بە هەر هۆکارێک بێت نقصانە نەخۆشە چوزانم بۆ هەر هۆکارێ بێت بیخەرە بەر چاوی خۆ تۆ ناتوانانی داوای یارمەتی لە کەس بکەیت ئەوێ لە چ گوزەرانێکا بیت یعنی من دڵنیام دەیان خوێنکار هەیە تا ئێستا باسییان نەکردو لەبەر سمعی خۆیان ناوێت ئەم تایتڵە ئەمە هەموو خەڵکی کوردستان هاوسۆزە تەنانەتە وەی دیقەتم داوە میدیاکانیش ئەوە مشکلە بەڵام بۆچی تێکەڵە بێ لەگەڵ شەڕە بەردوو لەگەڵ سووتان و لەگەڵ ڕێگەگرتن و پێت وایە ئەمە داواکە باتە پێشەوە تا من لە بەڕێز قات و هەڵەزە پرسمەڵێ ئێمە داوای لیژنێکمان کردو بۆ تونند و تیژی خۆی داوا ئاساسیەکەەوە بوو کە دەرماڵە دابی خۆی چاک بکە ئەمە لە ڕەوایی داواکەمان کەمەکاتەوە من لە سەرەتاشا باسم کرد ینی من ڕجا داواکەم لەو لایەنانەکە خۆیان نەخسینە ناو خۆپشەندەکان تکایە دوورکەونەوە تکایە لە ڕەوایی خۆپشەندەکە یارمەتیتانەدەن هێزێک یان لایەنێک بڵێت نەخێر ینی من هەستەکەم ئەمە قۆزنەوە ئەم هەلا قۆزنەوە بۆ ئەوەی بە مەساڵحی خۆیان نابیشکێنەوە سوار شەپۆری ناڕزایەتیەکانە بن بۆ بەرژەوەندی خۆیان بەکاری هێنن یعنی من بۆیە داوا لە خوێنکارانەکەم لەگەڵ دەستپێکردنەوەی دەوام ئەگەر خۆپشاندان دەستی پێکردەوە با دوور بێت لە توند و توشی دوور بێت لە جادەکردن بۆی تێکەڵ نەبێت بە مەرامی هەندێک لایانی سیاسی باشە من هەندێک نموزەزی زۆر جوان مەبینی گوڵیانەدا بە پۆلیسی چالاکی مەدەنیەکان بەسەلەن دوای لە ناو کەمپەسی زانکۆی سلێمانیە خۆپشاندانەکرا دوای خوێنکارانی زانکۆ ئەمەیان زانکۆیان پاکردەوە لە ڕاستیە ئەوە ڕووی ڕاستەقینەی خوێنکارانی زانکۆیە ئەمە هاوسۆزی گەورە جیاوازی ئەم خۆپشاندان و ناڕزایەتی ئەم جارە لەگەڵوانی پێشترە لەوەیە ئەمە لەلایەن خوێنکاری زانکۆکرا لەلایەن ڕۆشنبیرترین جیلی کۆمەڵگاوە کراوە یعنی بەداخەوە ئەو توند و تیژانەی کە ڕوویە سیما خۆپشاندانەکانی تێگە لە ڕەوای خۆپشاندانەکانی کەم کردوانێ ینی ئێمە بۆیە داوا لە خوێنکارانەکەم لەگەڵ دەستپێکردنەوەی دەستەکەینەوە بە خۆپشاندان بەڵام بە مەدەنی دوور لە توند و تیژی دوور لە جادەگرتن بەڵام کاکزانە خوێنکاریش ینی جاری وایە کەم قسەیان لەگەڵاکەم من خۆم دامێ لەناو خۆپشاندانەکانم ئەڵێ هەتاکو جادە نەگرین هەتاکو نەگاتە حاڵەتی توند و تیژی هیچ دایانێک نایەتە جواب لەسەرمان خوێنکار بە دەربە وەکو ڕۆژنامە نووسێک مەسەلەن لەو زانیارێ بدەمێ ئەو کاتێک کە خۆپشاندانەکانە ناو حرەمی زانکۆیە بوو خەڵک زۆر زیاتر لەگەڵتان متعاتف و زۆر زیاتر لەگەڵتان هاوسۆز بوو بەڵام مەسەلەن کە تۆ ڕێگایەک ئەگری ڕێگەی من ڕێگە باوکی خوێنکارێک خۆی بێت ڕەنگە نەخۆشێک بێت خۆ داماژەت پێکرد ڕەنگە مەسەلەن ڕێگەی کاسبێک بێت کە ژیانی فەقیر و هەژارە من زۆر باسم کردووە حکوومەت بێت ینی بەتاکی من ئەڵێم کە توند و تێژی تێکەکەی ئەمە بیانوە دەین بە قووەتە ئەمنیەکان کە ئەوانی توند و تێژی بەکاربێنەوە وەنا یعنی ئێستا من داواکارم دووربین لە توند و تێژی بۆی هێزە ئەمنیەکانیش بەرامبەرمان نەرم من ینی بەداخەوە ئێستاکە من زۆر جار لەگەڵ سەرۆکاتی زانکۆی سلێمانیە باسم کردو وتومە داوا بکەین داوا بەرزکەینەوە بۆ هێزە ئەمنیەکان کە بەی توند و تێژی بەکار نێنن من ڕۆژی چوارشەمە لە خۆپشاندانەکەی بەشدار بووم سەرەتا خۆپشاندانەکە بەهێمنی ڕۆی بەڕێوە ئیتر لە پڕێکە لە هێزە ئەمنیەکان گازی فرمێرشەج هەڵدا بۆ ناو خۆپشاندانە ئەوە توند و تێژی خستە ناو خۆپشاندانەکانەوە ینی من داوا لە هێزە ئەمنیەکانەکەم ئەم خوێنکارانە هەموو کەسوکاری یەکترین هەموو ڕۆڵی ئەم خاکەین ینی با دووربین لە توند و تێژی بەڕازی ئەو دیمەنانێکتان هەیە بۆ تێکشکاندن و بۆ سڕینەوە ئەوترێ نەخێر بەتەکید نەخێر یان یاخود داواکاریمانەیە تەنیا یەک داواکاری لەم قۆناغێت تەمان وەک سەرەتا باسم کرد کۆمەڵی داواکاری تر هەیە بەڵام لە ئێستا یەک داواکاری سەرەکی هەیە کە ئەویش دەرماڵەیە ینی ئەم میحنەیەکە ئێستاش لەلایەن حکوومەتەوە تەرخان کراوە من دڵنیاتانەکەمەوە ینی من دڵنیان لای پەیوەنددارەکەمەوە کە جێ ڕەزامەندی و جێ قەناعەتی خوێنکار نییە زانیارێکی هەندێک لێدوان هەیە نافەرمین ئەڵێ ئەمە هەر دەرماڵەیە بەڵام نایانویستوە بڵێن دەرماڵە بە 100% گەڕ هیوادارین میکانیزمەکەش تا ڕۆ هیوادارین وابێت میکانیزمەکەی لە ئاز ڕەزامەندی خوێنکارانە بێت هیوادارین ئێمەش ئەوەمانەوێت ئەم کە دەرماڵە بگەڕێتەوە هیچ خوێنکارێک خۆی لێ زیانە خۆی بخاتە ناو ئەو مەترسی خۆپشاندانەوە پار بەشێکی زۆری خوێندنەکە کاکەزانە بەهۆی کۆرۆنا و ئەوانەوە مەسەلەن فەوتا بەشێکی زۆری خوێنەکە بە تایبەتی مەسەل بەڕێزت لە کۆلێژی پزیشکیت ئەمانە مەسەلەن بەشی زۆر هەستیار و زۆر حساسن مەسەلەن ئەگەر
ئەم خۆپشاندانان هەر بەردەوام بە دیسان کاریگەری وەکو کۆرۆناکە دروست ناکە لەسەر ئاسی زانستی هەموو ساڵێک بەدەست کۆمەڵی مەشاکیلەوە ناڵێن کە خوێندن ئەوەستێت و تیادا زەرمەندیەکەمان خوێنکارە یعنی ئێمە دڵمان خۆش گوتوان کۆرۆنا بەرەوکزیە چێت و تریشەڵا ئەم ساڵ داوام بە باشی دەکرێت بەڵام وەکوە بینن ئەم بارودۆخەنە هەموارە هاتە پێشەوە تەمەن ئێمە لە خۆپشاندان بەردەوامە بین پشتیوان بەخوای گەورە بەڵام بەمەدەنی دوور لە توندوتیژی دوور لە جادەگرتن چونکە ئەگەر ئێمە بۆ شێوازە بەردەوام بین پەیامەکەمان باشتر دەگات ئەگەر بێت و توندی شتێکە بێت ئێمە بیانوە دەین بەلایانی پەیوەندیدار بە هێزە ئەمنیەکان بە حکومت کە ئەوانیش دژی ئەمە بوەستنەوەنێ یعنی بەڕاستی نەک پشتیوانتان بەتاکید ینی من دامەوتمە بۆ مەسەلەی پشتیوانی کاکزانە ینی هەموو لایەنەکان لەگەڵمانە لە سۆشیال میدیایە بە بەیاننامە هەمومان لەگەڵمانە بەڵام بە فعلی ینی تا ئێستا جوابێکمان وەرنەگرتووە ئەنی ئێمە چاوەڕێی حکومت جوابێک بە ئەم خوێنکاران نەباتەوە بۆی تەواو بەردەوام نەمن لە خۆپشاندن بۆ خوێندنەوە زیاتر بفەوتێت ئەو چیرۆکە تراژی دیانەی کە بیستێت کاکزانە لە ینی من پێم خۆش و باسی ئەوە بۆ بکەم ینی بەڕاستی جێگەی نیگەرانیە من لە سەرەتا پێم وتی خۆ بخەرە شوێنی خوێنکارێک کە لە باری دالای ماڵەوە خۆشم خوێنکار بەتاکید ینی خۆ تۆ باش لە ئێمە تێگە ینی لە بەشەمدا خۆیەکان ئەمێنیتەوانێ باری دارایی خێزانەکەتان لەوازە لە ڕوون نایەت لە ڕوون نایە داوای هاوکاری لە هاوڕەکانە بکەیت ینی ئەم خوێنکارە ئامادەیە بچێتە سەر پێشینی ئامادەیە بچێتە سەر جادە بە خوێن و بەجیان لە هیچ شتێ ناگەڕێتەوە ینی ئێمە با هەوڵ بین بەجدیمە ینی سا من خۆم پێویستم بەو پارەیە نیە بە دەرماڵە بەڵام کابینم هاوڕێی وام هەیەکە ینی بۆ 50,000 احتیاجە هاوڕێم هەیە ئەڵێ من نیۆڕۆنان ناخۆم بۆ ئەوەی ئەم پارەی تا سەری مانگ بەشم کات کە ئەمانە بینی ینی بەجدی حماسێت یادگرێ ئەڵی چییە بێ بابێ بەتاکید زۆر بەڵام هەندێک دەستەواژە بەکاردێت کە زانە مەسەلەن بە پۆلیسەڵێن کۆی لەو ئەمانە هەست ناکەی داوەڕەواکان وونەکە من خەمی داوەڕەواکان مەسەلەن تۆ بۆ حەقێک دەیتە سەر جادەت بۆ حەقێک دەیتە ناو حرەمیزان کە خۆپشاندانەکەی حەقەکە بەدەست بێت زۆرمان بینی خۆپشاندانمان زۆر بینی ساڵانی پێش و ساڵانی پێشووتر کە هیچ نەتیجەیەکی نەبوو ینی من تەمە ناکەم خۆپشاندانی ئەم جارەکە لەلایەن خوێنکارانی زانکۆ کراوە جیاواز بێت لە خۆپشاندانەکانی پێشوو سیمایەکی پێوە دیار بێت کە بتوانین تاکو نەتیجە لەگەڵ یا بڕۆین تاکو نەتیجە تاکو بە دەستەبارکردنی ئەم مافەی خۆمان تا بە دەزێنانی ئەم مافەڕەوەی خۆمان لەگەڵ یا بڕۆین ئەمەش بە چی دەکرێت بە شێوازی مەدەنی ئەکرێت بە تاکید بە شێوازێکرێت دوور بین لە توندوتێژی چونکە بەدڵنیایەوە ینی ئەگەر خوێنکار بەردەوام بێت لە توندوتێژی وەکو بینیمە خواتی ئەمنی ڕێگرێ بێت لە خۆپشاندان ینی ڕۆژی سێشەمە چوارشەمەش خۆپشاندان بەردەوام و بەڵام پێنجشەمەی تر خواتێکی ئەمنی زۆر بڵاو بووە بەوەکاری ئەوەی کە توندتێژی و بەهۆکاری ئەوەی کە هەندێک لایانی سیانی دەستوەردانی کردووە ناتوانین خۆپشاندانەکە بەردەوام بکەین وانە بەڵام ئەگەر ئێمە بەمەردانی بەردەوام بین من دڵنیام تاکو کۆتایی توانین لەگەڵ یا بڕۆین و من تەمەناکەم بە زووترین کە لایانی پەیوەندیدار وەزیری خوێندنی باڵا وەزیری دارایی و سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وادارم بێنە جواب ینی بێنە جواب و چیتر خوێنکردنی ئەم ساڵمان نەفەوتێت ئێمە خوێنکارانی زانکۆی سلێمانی هەموو ساڵێ بەدەست پێش و مەشاکلێکەوە ناڵێنین کە واکە خوێن بەشێک لە خوێنی و ساڵەمان فەوتێت هیوادارم بە زۆرترین جوابی خۆمان وەرگرین ئەوەی چیتە خوێنکار زەرمەند نەبێت زۆر باش کاکەزانە خات و هەڵەس ئێوە چیتر ئەکەن مەسەلەن ئێستا هەمووی وەکو کاکزاناوتی وسی لە سۆشیال میدیا پشتیوانمانن لە بەیاننامەکانیان پشتیوانمانن لە هەڵوێستا پشتیوانمان بەڵام ئێمە ئەمانەوێ بەمەدەنیانە کەس ئەم خۆپشاندانەی ئێمە نەقۆزێتەوە بتوانن شتێکمان بۆ بکەن بۆ ئێمەش بچینەوە سەر خوێندنەکەی خۆمان و لە محازەرەتەکان بەردەوام بین و بتوانین 2000 سوودێک بەو نیشتیمانە بگەێنین. بەڵێ ئەگەر بتوانانی پرسیارەکە دووبارە بکە. کاکزانە باسی ئەوە کا لێرەکە وەکو نوێنەری خوێنکارانە باسی ئەوە کاڵێ هەموو لایەک پشتیوانن لە سۆشیال میدیا و لە بەیاننامە بەڵام ئێمە پێویستمان بەوەیە بە زووی بڕیارێک بدرێ بۆی بتوانین ژیان و گوزەرانی خوێنکارانە چارەسەر بکرێەوە ئێمەش بگەڕێنەوە ناو هۆڵەکانی خوێندن. حقیوانەیە بەس مشکلۆڤێ حکوومەتە قەیرانایە ینی هەر بڕیارێکە کو قازانجە هاوڵاتی کوردستانیدا بتن ئەلاف حکوومەتە بڕیارت دژیوانە یان نیڤێکەوان بڕیارە دێدەتن کو فعلەن هاوڵاتی کوردستانی سوودمەند بدژێ بۆ نمونە بەرینوکە بڕیار دەر حەقی مامۆستای توانە بێژ دەرچوو یعنی ئەف بڕیارە هەنێ مەزەختنا 400,000 بۆ مامۆستای توانە بێش مەگوتێ بکەنە گرێ بەست حکوومەتی بڕیاردە ناکەینە گرێ بەست نوکە داخوازیامە ئەوێ پێشنیازە بڕیاری پەرلەمانی کوردستانی دەرکەوتن ئیلزامە حکوومەتی بکەتن کو فعلەن بڕیارێ دەربکەتن ئەس گەر وێ ڕەیمە کو ئەف بڕیارە هاتیێدانن ئەنجومەنی وەزیران بەری دو ڕۆژە هیچ شێوەیەکی گەڕاندنە دەرماڵان نینە
چونکی گراندنا در مالا پناو در مالا دویتن کجمه بیت دست نشان کرنه دویتن آلیت دابش کرنه دویتن تصنیف و جدا کرنا قطابیان بیت کرنه آیا قطابیت ناف شاری دا دی چند دنه قطابیت بش ناف خویی چند ور بگیرتن قطابیت در وی شاری و هاتو چویت کتن چند بوهاتیه تحدید کرنه به هیچ شیوه که اف بریاره هاتیه دانش انجمن وزیران بریاره و گراندنا در مالان نینه با قطابیان برهندیجی امل پرلمان کردستان هرچند ام کمینه اینه امت رجل سلوی بابتی کو بریار در کبت الانجمن وزیرانه وکو بریاره 2008 ببوره کو بریارکش انجمن وزیران در کبت نه وزیره که بتنی تکلیفه بکتن بودجه که بو بیتا تخصیص کرنه اف بودجه هنب ناوه هاوکاری بتن نخیر امجید گل مافد وان قطابیانه کو فعلا پشتی 7 ساله بیانویا قیران دست کرد اف قطابیه جهاتیه بی باهر کرنه امید گروانه داینه افروکه اکتفاء بیاننامه راسته گرنگه با قطابیان پال پشتیا راگهاندنی و سوشیال میدیای گلکا گرنگه لید گل هندی دا هلویس برگرتن جیا گرنگه افروکه اگر قطابی نهاد بانه سر جاده و داخازا مافد خویت روانه کربان بیتن اف بریارج حکومتی در نکربا بری سالا کن نه هیوا پیشنیازها یاسایی که ما تقدیم کرد گلگلک فراکسون دیتر که فعلا در مال قطابیان بو بیت و گراندن لی وی حکومتی پشتگوه هاوید انو که پشتی فشارا جاده و قطابیان و خیندکاران و داخازت وانه روا انجمن وزیران بریارک در کرد اف بریارا هنه دیدنا من 20 صدیجی شعاریشا و داخازیت وان قطابیا جیبه ناکتن برهندیجی فعلا افریقیا هلویست دویتن اف حکومتا هنه بیتا الزام کرنه اگر پرلمان فعلا پرلمان و دستهالات هيا و بلندترین و بالاترین دستا تشریعی بجافدیریه بیتی وی افریقیا پرلمان پیشنیازا بریاری در بکتن و حکومت الزام بکتن که بریاره که در بکتن مزاختن و صرف کرنا وی برا در مالای هرچند اف برا در مالای جی زور نینه کو نزدیک 156,000 قطابیه و خیندکارا میت هی پیتویه در مالا بیته دان بوفان قطابیان همی پیگ و مانگانه تقریبا نزدیک 7 میلیارد دینارانه 7 میلیارد دینار تند بودجه وزارت خویندنا بالا تشیتن تخطیه اوی در مالای بکتن و تشیتن وی در مالای با قطابی دابین بکتن آیا خیره حکومت هرما کردستان ابتنی افروکه باری یعنی بیجین دو وزارت تهمت بارد کتن که افت هنینت مقصر که وزارت دارایی و وزارت خواندنا بالایه فرمو انجمن وزیران بریاره که در بکه الزام وزارت خواندنا بلند بکه او پارش پارالیلتین او پارتش زانکویت اهلی و نا حکومیت ایتن او پارت اینش افروکه بناوی تأمینات البش نافخویی دی بشی وان قطابیان کد 7 میلیار هیچ نینه 7 میلیارد چنینه با قطابیان به تصرف کرنه بی جوازی قطابی دولمند بد قطابی هجار بتن از گل هند دارینم پولین کرنا قطابیان به تکرنه چونکه قطابی زانکوی آستوی کرامتاوی تیگهشتناوی همی چند بتر ریگر کو قبیل بکتب ناوی کم درامتی اوی یارمتیان و خیرخازیه اش حکومتی ور بگیرتن فعلا خاتولز وزارتی دارایی رون کرنوی چی داوا علیه که هیچ کاتێک سەرفکردنی دەرماڵە و لە دەسەڵاتی وەزارەتی دارایی نەبوو بەڵکو لە بودجەت لە پرۆژاسای بودجە بوو دوای کراوە بە یاسا لەوەوە دەرماڵە بوو بۆچی ئێستا کە خەریکە نزیکە بینەوە لە مانجی لە ساڵی نوێ ینی باسێک نییە لە سەرهاتنی بودجە و فشارێکە بێ وەکو پەرلەمانتاران بۆی بتوانن ئەو کاتە دیار بێ کە چێ پشتیوانتی هێزێک لە ناو پەرلەمان پشتیوانی گەڕانەوەی دەرماڵەکە لە چوارچەوەی بودجەیە 7 ساله بودجه نهاتیت پارلمان کردستانی دا دو سه جوره که اعلان کردن که بودجه پیتویت مانگان نه دا مانگان نه هر ساله که بیت پارلمان کردستانی دا توی بودجه دا ده بشه بودجه بو هر وزارت که جدا جدا بو وان مخصصات مالی جیل وزارت خواندنا بلندیت تخصیص کرنه بلی حکومت بناو قیرانا ابناو نینه پارل بردستانینه
سیولل بردەستدانینە داهاتیوەیەکیم بووە 7 ساڵە قەیران دیف قەیرانێ بودجە نەفڕێکریە پەرلەمانی و تعطیلە ئیکش ئەرکت پەرلەمانی ئەڤەیە ژبلی چاودێری و تەشریعی ئەڤەیە پەسەندکردنا بودجەیە کو ئەم ئەڤە دوو کابینێت پەرلەمانی کوردستانینە بێبەهرکرینە ژوی مافێ هەنێ یان ژوی ئەرکێ هەنێ ئەگەر بودجێ هەنێ فڕێکەتە پەرلەمانی بێگومان دێ ئەف بەشە مخصصاتت هەنێژی لەسەر بودجە وەزارەتە خواندنا بلند هێتە تەحدیدکردنێ لێ چارەسەریەکە دیترە هەیە یا ئانی یا نهۆ ئەمژی ئەڤەیە کو فعلا ئەنجومەنی وەزیران بڕیارێکی دەربکەتنە مەزەختنا ئەڤی دەرماڵێ هەنێ چونکی داهاتیە وەزارەتە خواندنا بلند اکتیفائیت کەتن ئەگەر حکوومەت وێ ڕێژێ کو ڕێژەیەکە هەرە زۆرش پارێت داهاتی وەزارەتە خواندنا بلند بۆ حکوومەتێ ڤەرگاریەتن وەک داهاتی نافخۆ حسێت بکەتن ئەگەر حکوومەتە هەرێمێ دەستژوی بەشی ڕاکەتن داهاتی وەزارەتە خواندنا بلند اکتیفائیت کەتن کو دەرماڵی قوتابیان پێ بێتە مەزەختن ئەگەر نە داهاتیە نافخۆ گەل ئەو بەشە پارەی بەغداد ئیتن ئەتشین گەل ادعاء کو جیبەجیکردنا یاسای چاپسازیە تێتەکردنێ ماوەی ساڵێک و چەند مانگانە ئەگەر ئەف کەسانت هاتینە لادان فرەموچەیە و بندیوارە و خانەنشینە نەیاسایی هات بنە لادان ئەکی داهاتیەکێ باش یێ مالی بۆ حکوومەتێ ڤەرگەرتن ئەتشێتن بڕیارێکی دەرکەتن و ئەف دەرماڵت هەنێ بۆ قوتابیان بێنە مەزەختن ئەڤە خودزینە ئش بەرپرسایەتیەکی دەرحەقیڤی قوتابیاندا دوێتن قوتابیان ڕازی بکەن کا چاوە مامۆستایت وانە بێژ بەرین و کە بڕیارەکە نەیاڵ ئازدا کو دەرحەقی مامۆستایت وانە بێژ دەرکری وەسا قوتابیان ژێ ڕازی دێن بەسەر بێژین قوتابی جیاوازەش مامۆستای چونکی مامۆستای هەرچی داهاتیەکی هەی لەوێ قوتابی هیچ واردەک نینە. بەڵێ گەلێک سوپاس خات و هەڵێس خات و غەمجین دوا داواکاری تۆ بۆ خوێنکارانەوە بۆ لایانی پەیوەنددار لە حکوومەت چییە بۆی بتواندرێ کە هەم داواڕەواکەی خوێنکاران ون نەکرێەوە حکوومەتیش بتوانێت دەستگیرۆی ئێوە بکە و پشتیوانی ئێوە بکە و هیچ دیمەنێکی ناخۆشی ڕۆژانی ڕابردوش نبینینەوە لەوەی کە هاتنە سەر جادە و زەحام دروستبوون و لە خوێنکاردان و یاخود هێرش پەلاماردانی هێزە ئەمنیەکان و ئەم سووتان و ئانی کە بینیمان کە دوورە لە هەموو ئاکارێکی خوێنکاری زانکۆ. ئێمە وەک خوێنکاران لەسەر داواکردنی مافەڕەوەکانی خۆمان بەردەوام ئێمە وەک خوێنکاران لەسەر داواکاری مافەڕەوەکانی خۆمان بەردەوام دەبین بە ڕێگای مەدەنی و لەگەڵ هیچ سند و توێژیەکدانین هێزە ئەمنیەکان بە کەسوکاری خۆمان دەزانین و بە زمانی گوڵەوە لەگەڵیان دەدوێن چونکە ئەوەی ئێمە داوای دەکەین مافێکی ڕەوای خۆمانە و زیاد نییە جگە لە داواکردنی دەرماڵە ئێمە دەمانەوێت باز لەوە بکەین کە کۆمەڵێک کێشەی ترمان هەیە خوێنکارانی داخلی و پاش ئەوەی کە تەخەڕوز دەکەین ئێمە دەمانوێت باز لەوە بکەین حکوومەت چی دەکات بۆ دابینکردنی هەلیکار نابێ ئەوش لەبیر بکەین من وە خۆم و بەشێک لە خوێنکارانیش دەستخۆشی لە وەزارەت خوێنی باڵا دەکەین لایەنی ئیجابیشی هەبووە وە کەمکردنەوەی کرێ خوێندن لە زانکۆ حکومیەکان بە ڕێژەی 45 لە ئێواران و پارالێل و لە خوێنی تایبەت بە ڕێژەی 125 ئەمە شتێکی باشە بەڵام ئەوە لە ئاز داواکاریەکانی ئێمە نییە ئێمە چاوەڕێی ئەوە دەکەین کە تاوی مافەڕەوەکانمان بەجێبێت و وەک دابینکردنی دەرماڵە بە مافی ڕەوای خۆمان دەزانین. بەڵێ سوپاس دەکەم کاکەزانە دوا سەرنجی تۆ بە کورتی و پەیامت بۆ ئەوەی وەکو لە خات و غەمجینم پرسیار کرد هیچ دیمەنێکی ناخۆش نبینی چ لە ئازاردانی خوێنکار چ لە ئازاردانی هێز ئەمنیەکان. بەڵێ من دوو پەیام هەیە یەکەمیان بۆ هێز ئەمنیەکانە تکایان لێکم مەگەر لە ڕۆژانی ڕابردووە خۆپشاندان بەردەوام بوو تکایان لێکم بە هیچ شێوەیەک بەڵێ بە هیچ شێوەیەک بە هیچ یەک تونند و تیژ دیژ خوێنکاران بەکاربێنن ئێمە هەمومان کەسوکاری یەکترین پەیامی دووەمیشم بە خوێنکارانی هاوڕێی خۆم هەیە تکا لەوانی شەگەم ینی بۆ ئەوەی پەیامەکەمان بگات بۆی بەردەوام بینم گەینە نەتیجە تکایە بە شێوازێکی مادەنی بەردەوامە بین لە ناو زانکۆکان دوور لە جادەگرتن دوور لە تونند و تیژی چونکە لە تونند و تیژە دوجار هەر خوێنکان زەرەر دەکات کەسوکاری خوێنکار زەرەر دەکات دایکی خوێنکار جەرگێ سووتێ بینی ومانە لە خۆپشاندانەکانی پێشووە کە چەند کەس بوونەتە قوربانی و تەنیا دایکی ڕۆڵەکانمان جەرگیان سوتاوە لە دواییشە کەس لەسەریانە ناتوەتە جوە ینی بۆ ئێمە خۆمان بخێنە و بارودۆخەوە کە لە ڕەوایی داواکەمان کەم بکەینەوە بۆیە من ئێڵێمەوە لە خۆپشاندان بەردەوامە بین بەڵام دوور لە تونند و تیژی
بە شێوازێکی مەدەنی ئیشەڵا پشت بە ئەگەر بڕیارەکە ڕوون بوو بۆتان و میکانیزم بەڵێ ینی ئێمە تا ئێستا پەیامەکەی حکومەت بەیاننامەکەی حکومەت ڕوون نییە کە بە چۆن بەچی میکانیزم بێ ئەم پارەیە دابەشەکرێت ئەگەر لە ئاستمۆحی تەلەبەیە بوو لە ئاست داواکاری خوێندکارانە بوو ئێمە شتەمە ناگەین بۆ شێوازە بێت خۆڵەکانی خوێندن بکرێتەوە من پامێکی تریشم بۆ حکومەت و بۆ وەزارەتە ینی ئەمڕۆ ئێستا پێیان ڕاگەیانین کە ئەم هەفتەیەش دەوامەوەستێت ینی من داواکەم وەستانی دەوام لە کێشەکە حل ناکات ئەمە پینۆ پڕۆکردنی داواکە کێشەکانە داواکەم چی زووە بە دەنگ داواکاری خوێنکارەوە بێت و جامیعە بکرێتەوە چکە لە کۆتاییە تەنیا خوێنکار زەرە دەبێت ساڵی پێشوو بەهۆی کۆرۆناوە نەماتوانی لە خوێندن بەردەوامی چەندین مانگی خوێندن مافەوتە تکایە بە ئەم ساڵیشەوە دووبارە نەبێتەوە زەرگای زانکۆکان بکرێتەوە و ئێمە بە هەموو شێوازێک لەگەڵ داواڕەوەکانی خوێنکارانین من خۆم لە یەکەم ڕۆژە و لە خۆپشاندانەکانە بەشدار بووم لە ڕیزی پێشەوەی خۆپشاندانەکانی شابووم ینی من کە زانەکە ئەچوومە ناو خۆپشاندانەکە حماسەتی ئەدگرێ ینی بڕات تەسەوەر ناکەی ئەم هەموو خوێنکارە ئازا و چاونەترسا بینی بەڵام بە هیوان ئەو ئازای و حماسەتە بەڵێ بەتەکید بە داواڕەواکە بێ ینی تکایان لێکم لە خوێنکاران ئەگەر تاقیمێکتان بینی بەتەنبەنیازیەوە بە خۆپشاندانەکە بەرەو توندوتیژی بەرن تکایە ڕێیان لێ بگرێت من خۆم لە ڕۆژی چوارشەمە لە خۆپشاندانەکە بەشدار بووم ینی کۆمەڵی دیمانم بینی سوورم زانی ئەمانە خوێنکار نین ینی خوێنکاری تیا بوو تەنەکەی خۆڵەکەی خستە ناوەڕاستی جادەکەەوە ئێڕش تەلەبە ینی خۆپشاندەرمە بینی بەردی گەورەی هەڵانگرت و بەڕۆ ڕووی سیارەکانە ئەیهاویشت من دڵنیام ئەمانە خوێنکار نین خوێنکار تاقمم ئەبینی ینی داوایە کرد بەر بەهاویشن ینی هێز ئەمنیەکان لەو بەرەوەستا بوون دەرعا باشاریان دروست کردو هیچیان ناکرد ئەمان داوایان نەکرد بەرباش ینی من داوایان لێ یەکەم ئەگەر تاقیمێکتان بینی و ئیستی خۆپشاندانەکە بە ئاقارێکی ترا بەرێت کاکەم ڕێیان لێ بگرێت ئێمە بەردەوامە بین بەڵام بە شێوازی مەدەنی سوپاس کاکە زانعلی نوێنەری خوێندکارانی سلێمانی سوپاس بۆ خاتو غەمجین شاکر نوێنەری خوێندکارانی و لەر سوپاس بۆ بەڕێز خاتو هەلەس ئەحمەد ئەندامی ژنەی پەروەردە خوێندنی باڵا لە پەرلەمانی کوردستان سوپاس بۆ هەمولاک بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم گەیشتنە کۆتایی بەرنامەی ڕەهەن بە هیوای ئەوەی کە بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتا هەفتەی داهاتووە بە زوویی بۆ خوێندکاران ڕوون بکرێتەوە کە لە بەرژەوەندیان بێ و بتواندرێت ئەم کێشەیە چارەسەر بکرێەوە ئەو داواڕەوایی خوێندکاران جێبەجێ بکرێت و هیچ زیمەنێکی ناخۆشیش نەبینینەوە ڕاند پێشکەشکرا تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین خواتان